ژمارەیەک کۆمپانیای هێنانی کرێکاری بیانی بۆ ناو ماڵان گرفتیان هەیە و هاتوونەتە بەردەمی بەڕێوەبەرەتی دەستەبەری کۆمەڵایەتی لە شاری سلێمانی گربوونەتەوە داوای ئەوە دەکەن کە ژمارەیەک ڕسوماتیان لەسەر زیادکراوە بەڵام ئەمان بەزەوە دەکەن کە بەپێی یاسا ئەم ڕسوماتانە بوونی نیە بنسبە لای کاک عەلی کە نوێنەری یاسایەگە فەرموویت ئێرە کاک عەلی داواکاریەکانی ئێوە چیە گرفتەکەتان بە دیاریکراوی چییە؟ پێشەکی بە خێراتندانەکەن من وەک نوێنەری یاسایی کۆمپانیەکانی سلێمانی ئەوەی کە کێشە گرفتە ئێمە ناتوانین گرێبەست تازە بکەینەوانێ کۆمەڵە تعلیماتی زۆر دەرچووە کە بارگرانێکی زۆر زۆرە بەسەر کۆمپانیەکان ئەم کۆمپانیانەش ئەوەی ڕاستی بێ لە تقریبا 2007ەوە دامەزراون مجموعە ئەوانەی لە سلێمانین ڕێژان تقریبا 7 کۆمپانیا بۆشدە کۆمپانیا بێ ئەو تعلیماتانی کە دەرچوون زۆر زۆرن یعنی بارگرانیە کە هیچ کۆمپانیان ناتوانێت ئەمە بەردەوامی بێ چونکە کە مەسروفاتی 4-5 عایلە لەسرە ئیتر ئەگە بەم شێوازە بێ بە کۆمپانیەکان هەمووی دابخێن. چییە ئەو تعلیماتانە چێکە بۆتان دەرچووە؟ یەکێ لەو تعلیماتانی کە دەرچووە خادمەیە کە ئەڵێ بێ زەمان بکرێت بەپێ قانون زەمان ئیجتیماعی خەدامە شمولی زەمان ناکە ئەمان تعلیماتێکیان دەرکردووە کە ئەبێ خەدامە زەمان بکرێت زەمانکردنەکەش کولفەیەکە زۆرەکەوێتە سەر ئەو ماڵە ئەو ماڵانی کە ئەم خەدامانە بەن زیاتر چیان ئەوانەی کە زیاتر پەکەوتێکیان هەیە لە ماڵەوانێ خۆیان مۆزەفن لە دەوا من ناتوانن خەدامێکیان بکرە خزمەتی ئەەکەن یا کەسێکە مەسەر وەزعی باشە ئاگای لە مناڵەکانێتی ئەوە خەدامەوەیە باشە ئەمە ئەوەنە زۆرە ئەم پارەیەکە ئێوە گرفتان بۆ دروست بێ لەسەری چونکە عادەدی ئەو پارێکە کولیان کە وەرەگیرە بۆ یەک ئیقامە کە ئەتوانی وەریگرێتەوە ماڵەکە ساڵێ لە ئیشکا و خەدامەیە لەو ماڵە ئیشکە 3,190,000 هەر خەدامێ بەبێ ئەوەی هاتنەگە دووبارە تازەکردنەوەی گرێبەستەکە 100,000 هەموو ساڵە بۆ یەک پەڕێکە ئیمزایەکەی 100,000 لێسێن ئەمە لە کێکەوە ئەم بابەتە سەری هەڵاو لە مانگی 11 لە مانگی 11 بۆ 12 تعلیماتە دەرچووە بەڵام نەچۆتە باری جێبەجێکردنەوە ئێستا لە 6 2 ئەچێتە باری جێبەجێکردنەوەوانێ ئێمە ژۆ کۆمپانیەکان ئەگە بەم شێوازە بڕوە کە زامادە نیە ئیشکە وەرەسابە لە کاگریم کە یەکێکە لە خاوەنی کۆمپانیەکان کاگریم کاک جەزا بۆ بوریا باسی ئەوە ئەکەنیەوە کە 500,000 تان لەسەر زیادکراوە لە نوێکردنەوەی ئەو بابەتە خود لە هێنانی خەدامەیەەکە ئەمە تا چرە باگرانی بێ بۆ سەرشانیەوە ئەمە تەنیا بارگرانی نییە بۆ سەرشانی ئێمە بەڵکو کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخی بڵێن خستنە سەرکاریان کۆمیشنیان زۆر زیاد دەکا بەو شێوەیە اینجا هەر مەوزوع 500,000 نییە ئێمە لە تا پێش 2021 تێچوونی کەسێکی بیانی خادیمەیەکی قامەکەی تەنیا نزیکی 300,000-400,000 تێچوو لە دوای 2021 تا ئەمڕۆ $1,500 1,500 ملیۆن و نیوێکی تێئەچێت ڕسوماتی ئیقامە کە لە دایرە ئیقامە تەحویلی ڤیزەکە ئاکرێ پێشتر ڤیزەی کار بوو ئێستا بۆ بە ڤیزەی سەردان بۆ ئەو تەحویلە نزیکی ملیۆن و نیوێکی تێچێت بەڵام لە 2024 تعدیلی ڕێنمایی کار کراوە لەو تعدیلەیە یعنی گۆڕانکاری زۆر کراوە داواکاری زۆر خراوەتە سەر کۆمپانیاکان و ئەرکی کۆمپانیاکانی زۆر قورس کردووە یعنی هیچ دەرفەتێکیان هێشتۆتەوە بۆ کارکردن لەبەرەوەی کە داواکەن بڕی 100 ملیۆن ئیتر بخەوێنرێ لە کاتێکە ئەمە 3 دەفتەر دۆلارمان لە وەزارەتی ناوخۆ خەوانووە 2 دەفتەر لە وەزارەتی کار خەوانومانە ئەوە جگە لەوە نزیکی 3 دەفتەر ختاب زەمانمان داناوە ئێستا لەمەشا داوامان لێ یەکەن 100 ملیۆنی تر بخەوێنین کە بەحساب بۆمان کراوە بە 75 ملیۆن و لە کاتی تازەکردنەوەی گرێبەستا یەکەم تجاری بێ 500,000 بخەوێنین زایدەن زەمانکردنی خادیمەکان کە بۆ خۆی ئەمە هەرە کێشە گەورەکەیە زەمانکردنی کارگوزارەکان بەپێی یاسا ناکرێ ئەبێ شوێنێک بیکە موئەسسە بیکە ماڵ ناتوانێت بیکە و بەپێی یاسای کاری عێراقی ئەبێ زەمان بۆ کەسێکە بێ کە لە شوێنێکە ئیشکا و بۆ نمونە داهاتی هەبێ بەڵام تۆ کارگوزار لە ماڵە و زەمان کراوە ماڵەکە هەم کۆمپانیا ئەو هەموو پارەی بۆچی خەوان وەکو زەمانێکە بۆ خادیم بۆ کارگوزارەکان بەڕاستی یعنی دانی زەمان و دوای پارەکە وەرگریتەوە جارێکی تر ئەوە تۆ پارە حاڵی حازر دانراوە با لەو پارەیە
زەمانەکە وەکو پارەکەمانەوەکو وایە زەمانی بۆ درابێ جگە لەوە ئێستا بابەتێکی تریشەیە تەمین سەحی لە دایرەی ئیقامە لە ڕێی وەزارەتی ناوخۆ داواکرێ بڕی 375,000 بۆ هەموو کارگوزارێک بدرێ بۆ بابەتی تەمین سەحیەکەی کە بۆ خۆی ئەمانە هەمووی بارگرانەیەکی زۆرە و بەم شێوەیە هیچ کۆمپانیا ناتوانێت کار بکات ناتوانێت بەڕاستی. دەستەکانە خۆشە دەست بۆ ڕێسان بڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ئەمە گرفتی خاوەنی کۆمپانیەکانی هێنانی کرێکاری بیانیە بۆ ماڵان ئەمان کە وەک باز دەکەن کە ژماری زۆر ڕسوماتی لەسەر زیادکراوە کە لە 6/2 ئەم ساڵەوە ئەمان ئەم گرفتیان هەیە و سەرجەم ئەم بابەتانیان لەسەر زیاد کراوە.